بەڵێ سلااو لە ئێوە بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت ئەم بەیانێشتان بەیانێکی پڕتەندروست باشی و پڕخێر و خۆشی بێت بۆ گشت لایەکتان وەکو خۆشان ئاماژەتان پێکرد ئەمڕۆ لە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار فراوانترین و گەورەترین پێشانگەی کتێب لە مۆڵەیە ساز ئەکرێت بەڵام لەگەڵەوەشا چەندین کاری هوەری جیاواز و چەندین کاری دەستی بە هەمانگی لەگەڵ پێشانگەی کتێبەکەیە ڕنگدانەوەی هەیە بێگومان بە بەشداری دەیان دەستگای چاپ و بەخش و بڵاوکردنەوە لێرە کتێبەکانیان نمایش کردو بۆ ئەوەی زۆرترین خوێنەر زۆرترین کەسانی ڕۆشنبیر و دۆستانی کتێب لێرە بتوانن کتێبی دڵخوازی خۆیان بەدەست بێنن لە هەمان کاتا بتوانن زۆرترین کارە هوەریەکانیش بە چاوی خۆیان ببین و لە نزیکەوە هەر کەسێک خوازیاری کارە هوەریەکانە بتوانێت سوودمن بێت لە تەواوی ئەو کارانی کە تاوی شێوەکاران و فۆتۆگرافەرانی کوردستان بە دەست و پەنجە ڕەنگینەکانی خۆیان توانیانە نەخشاندنێکی زۆر باش بۆ کارە هوەریەکان بکەن جا بۆ ئەوەی زانیاری تەواوەتی لەسەر کۆی بەڕێوەچوونی ئەم پێشەنگە کتێبە وەربگرین و لامان کاتە ئەو پێشەنگانی دیکەش کە تەواوکەری پێشەنگای کتێبە بە خۆشحاڵیەوە ئەچما لای زۆر بەڕێز کاکەژار مەجید کا بەڕێزیان هەم لە ناوەندی ئەندێشن و لە هەمان کاتە سەرپەرشتیاری گشتی پێشەنگاکە کاگەژار سپاس بۆ ئامادەبوونێت بە خێر هاتی هەر بالەوە دەست پێ بکەین پێشتریش ئاماژەم پێکرد پێشەنگەی کتێب بۆ یەکەم جارەکە بم فراوانیە لە یەکێک لە مۆڵەکانی شاری سلێمانی ئەکرێتەوە و لە هەمان کاتە هەندێک کاری تریش ئەبینم لە نێو پێشەنگاکە ڕەنگی داوتەوە پێم خۆشە لەسەر تەواوی پێشەنگاکە قسەمان بۆ بکەین خۆی ئەمە یەکەمین پێشانگای گەورەیە کە بۆ کتێب و کاری دەستی و کاری هوەری لە ماجدی مۆڵ بکرێت بەڕاستی مسپاسیان یەکەم کە وەکو ستافی ئیداری ماجدی مۆڵ زۆر هاوکاری کاری ڕۆشنبیری و سەقافین و هەموو ئەوەی لە دەستیان بێ بۆمانەکەن ئەم پێشانگایە بەشداری نزیکی 20 دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە شارەکانی کوردستانەوە هەر لە هەڵەبجەوە تا سۆران تا هەولێر و تا ناوخۆی سلێمانی بەشداریان کردووە و هاتوون بێجگە لەوە کۆمەڵێک شتی تریش وەکو فۆتۆکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە شێوەکاریەکان بیت بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوەیە هاتوون لەگەڵ چەندین کاری دەستی خانمان و هەروەها پەیمانگای تیمی لەیە کە پەیمانگایەکە تایبەتە بە مناڵانی بێسەرپەرشت و فرۆشتن و ساختکردنەوە بە بازارکردنی بەرهەمی دەستی ئەوان ئەم پێشانگایە لە پێنجشەمەوە کراوەتەوە 22/2 و هەتا 29 دووش بەردەوامە بێت. زۆر باشە. بابەسێک لە تەواوی ئامانج و گرنگی ئەم پێشەنگایانە بکەینەوە بە جۆرێک لە جۆرەکان کە لە یەکێک لە مۆڵەکانە ئەکرێتەوە ئەمە تا چەندە تایبەتمەندی بۆ تاوی خوێنەرانی کتێب و هەم ئەو کەسانی تریش کە خوازیاری کاری هوەرین بە تەمەنە جیاوازەکانەوە کە سەردانی مۆڵەکانەکەن ئەتوانن سوودمن بن لە تاوی ئەم پێشەنگایان بێگومان ئەم مۆڵانە یەکی لە هەرە هۆکارە باشەکانی ئەوەیە کە خەڵکی دەرەوەی شاریش یا ئەوەی مسافرە سیاح گەشتیارە سەردانی ئەکات کە ڕەنگە لە بازاڕە سەردانی نەکات اونجاش خۆیان شوێنێکی ناسناون و سەردانکەری زۆرە ئێمەش ئەم هەلە ئەقۆزینەوە و کتێب و ڕۆشنبیری و تابلۆ و فۆتۆ و ئیشی دەستەوەمانە ئەخینە بەردەمی ئەو خەڵکی کە بە جۆرە لە جۆرەکان کەمتر ئاگیان لە ئەو شتانە هەیە ئەمە لە مۆڵەکانە کارێکی زۆر باش ئەگەر برەو بە چالاکی ڕۆشنبیری و هوەری بدرێت چونکە چالاکی ڕۆشنبیری و هوەری خۆی توێژێکی تایبەت سەردانیەکە و ئیشی پێیەتی بەڵام لێرە لەبەرەوەی عامی خەڵگێت ئێمە ئەتوانین ئاشنای بکەین بە زیاترین کەس بە هیواین ئەم جۆرە پێشەنگایانە لە تاوی مۆڵەکانە گرنگی پێ بدرێت لەبەر ئەوەی وەکو خۆشت ئاماژەت پێکە ڕەنگە هەندێک لە تاکەکانی نێو کۆمەڵگە نەتوانن سەردانی تاوی ناوەندەکان بکەن ئەتوان لە مۆڵەکانە لەگەڵ بازارکردنا بتوان سوودمەند بن لە هەولێریشەوە خەڵکاتوە لە سۆرانەوە لە یانە دەستگای سۆران هاتووە کە خەڵکی سلێمانی ناگاتەوە هی هەڵەبجە هاتووە کە خەڵکی سلێمانی کەمترەگات ئێستا دەستگای مێخەک لە سۆرانەوە هاتووە دەستگای هەژار موکریانی لە هەڵەبجەی تازەوە هاتووە و تەفسیر و ئاستانە و فام و حاجی قادری کۆی لە هەولێرەوە هاتوون و بێژگە لەوانەی کە سلێمانیش ئەناسرێ لای خوێنەران کاگەژار باسمان بۆ بکەی ئەو تەواوی ئەو بابەتانی کە خراوەتە ڕوو لە پێشانگای کتێبە بابەتەکان یاخود ئەو تەوەرانی کە دەستنیشانکراوە ناونیشانی کتێبەکان بۆمان باسکی بە شێوازێکی گشتی چی و چی لە خۆگرێت تاوەکو خوێنەرێک بتوانێت سوودمان بێڵێ ئێمە هەوڵمانەوە فرە ڕەنگ بێ هەر لە فەلسەفە و فکرەوە هەتا هوەر هەتا منداڵان هەتا ئاینی هەتا زانستی بە جۆرە لە جۆرەکان فرە ڕەنگن ئتر لە ڕۆمان و لە فکر و لە فەلسەفە و لە بوارەکە جیاوازەکان ژانرە جیاوازەکانی ئەدەب و فکر و فەلسەفە و زانست و ئەمانە هەمووی تایە
کاگەژار ئێوەکو ناوەندی ئەندێشە هیچ بابەتێکی جیاوازتان هێناوەتە نێو پێشەنگاکەوەی خۆشت ئاماژەت بێکرد؟ ترین کتێبمان کە چاپمان کردبوو هاری پۆتەری بەشی سێ بوو. بەڵێ هاری پۆتەری بەشی سێ بوو کە لێرە پێشکەشمان کرد. ئاسی بەشداریکردن چۆن بوو لە تەواوی ئەم چۆن ڕۆژەی پێشەنگاکە؟ خۆی ئەگەر گلەیەکیش پێ تۆزە کتێب بوو ئەم شتانە وتم خەڵکێکی زۆر تایبەت سەردانیەکە. پێشوازی هەبووە باشە بەڵام لە ئاستی تموحانیە بووەوەی کە ئێمە وڵاتێکی مستەقل فڕۆشن بیرمان هەبێت ئەو پێشوازیە بەلێشاوە نییە بەڕاستی بەڵام حەدی خۆشە خراپ نییە. کۆتا پەیامەت هەیە لەسەر تەواوی پێشەنگاکە بۆ خوێنەرانی کتێبی؟ داوایان لە یەکەم بێن سەردام بکەن و ماوەیەکی کاتیە ئەگەر ئەم ئەزمونە سەرکەوتوبی ڕەنگە ببێ بە ئەزمونێکی ساڵانە بۆ دەستگا ناوخۆیەکان تەمان لەگەڵ پێشەنگای نێودوڵەتیە جیاوازەوە دەستگاکانی تر دێن بەڵام ئەمە بۆ دەستگا ناوخۆیەکانی کوردستانە. بژی زۆر سپاس زۆر سپاس بۆ کاک هەژار مەجید بەڕێزیان هەمووکو سەرپەرشتیاری تەواوی پێشەنگای کتێب و تاوی کارە هونەریەکان و لامانکاتە بەڕێزیشان لە ناوەندی ئەندێشن. جایسا پێم خۆشە زۆرێک لەو بەڕێزانەی تر وەرگرین بە خۆشحاڵیەوە ئەگەر کەسێکیان بێنە لای ئێمە فەرمونون بۆی بابزانین تا چەندە ئاسی بەشداریکردنی تەواوی خوێنەران لەم پێشەنگایە لە ئاسێکی زۆر باشە. ئەگەر بەڕێز فەرمیت ئێرە سڵاو لێ بێتۆن کاتت باش بێت. سڵاو لێوەش بەخێراتنتانەکەم زۆر بەخێر بێن سەرچاوی ئێمە هاتن. باسی ناوەندەکەی خۆتان بکەن و لامان کاتە ئەو ناونیشانانی کە هەڵتان بژاردۆ بۆ تەواوی کتێبەکان چی لە خۆت؟ سەرەتا بەخێراتنتانەکەم جارش ئێمە ناوەند بڵین کتێبخانەی قەرەداغین 4 ساڵ لە پێشانگای نێودەوڵەتی لە سلێمانی بەشداریمان کردووە. ئەم ساڵ داهاتوو بێتەوە بۆ هەولێر و ئەوە بێتە 5 ساڵمان لێرەش بڵێن ماجدی مۆڵ لەگەڵ ناوەندی کتێبخانەکان ئەو هاوکاریان کردین کە پێکەوە پێشانگایەکی ناوخۆی بکەینەوە بە بەشداری هەندێک لە کتێبخانەکانی سلێمانی و هەولێر و کوردیەکان بە تایبەتی. ئەگەر وەڵامەکەم دەستکەوێت باسی ناونیشانی کتێبەکانتان بکەن و ئێوەش وەکو ناوەندەکەی خۆتان تا چەندە هانی خوێنەران و کەسانی ڕۆشنبیران و دۆستانی کتێبەیە؟ ناوەندەکەی ئێمە بڵێن ئەو من کە نام ناوە هەر بۆی معلومەکە باشتر بگە نام ناوە کتێبخانەی قەرەداغی کە پاشگەری قەرەداغی نازناوە بۆ خۆم. من خۆم مامۆستا عەبدولجەبار قەرەداغیم مامۆستای زمانی عەرەبیم لە ناو شار دەوامەکەم نووسەر و وەرگێڕم. ژمارەیەکی زۆر بەرهەمی وەرگێڕانم هەیە و هەروەها ئامادەکردن و نووسینێکیشم هەیە. یەکێک لەو کارانەی کە ئێمە کردومانە پەروەردەیە یەکێک لەو بابەتانی کە ئێمە کارمان لەسەر کردووە بابەتی پەروەردەیە ئەمە یەکێکە لەو بەرهەمانە کە وەرگێڕانە. بابەتێکی تر گەنجانە بابەتێکی ترمان گەشە پێدانە بابەتێکی ترمان خێزانە بابەتێکی ترمان فەرهەنگە بابەتەکانمان بەشێکی زۆری ئاینی و ئیسلامیە فەرهەنگێکی تایە کە فەرهەنگی زاراوەکانی قورئانە بابەتی ئینسکلۆپیدیامان هەیە لەگەڵ ڕێکخراوی زانست کە ڕێکخراوێکی معریفی و کللتوریە چەند بەرهەمێکمان دەرکردووە بە تایبەتی ئینسکلۆپیدیای کورد و کوردستان کە سێ بەرگی لێ دەرچۆ بەرگی چوارەمیش لە چاپە. هەروەها کتێبێکی تایبەتیش کە لەسەر قەرەداخە وەکو ئینسکلۆپیدیا خۆم هەوڵم داوە بەرگی یەکەمیم دەرکردووە لە ئامێزی قەرەداغدا. زۆر باشە. مامۆستا تا چەندە پێت باشە کە ئێوە لە مۆڵەکانە پێشانگاکان تیا بەشداری ئەکەن بتوانن لە ناوەندەکانی خوێندنیشە تاوی خوێندکاران بتوانن سوودمەند بن لە تەواوی کتێبەکان ئەگەر هاتوو نەتوانن سەردانی تاوی ناوەندەکان و مۆڵەکان بکەن؟ خۆی بێت بۆ ناوەندەکانی خوێندن من وا پێم باشە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پەروەردەکان یاخود لەگەڵ وەزارەتە و قسانە بکرێت شتێکی باشە. بە جۆرێکیش بێت بۆ نمونە کە ڕێگا بدرێت بە ناوەندەکانی بڵاوکردنەوە کتێبخانەکان و چاپەمەنیەکان کە بتوانن ئەو پێشەنگایانە لە هۆڵە گشتەکانە یان لە قوتابخانە بەشێک لە قوتابخانەیان لە شوێنە نزیکەکانە بیکەن و کتێبەکان نرخیان هەرزان بێت بۆی بە ئاسانی بگاتە دەست قوتابی و هاوڵاتیان و خوێنەران. ئەمە یەکێکتر لەوانە ئێمە سپاسی بڵین سەرپەرشتیارانی ئەم مۆڵە ئەکەین هیوادارین ئەمە بەردەوام بێ. من بینیومە لە هۆڵی تەوار کراوەتەوە لە فامیلی مۆڵ کراوەتەوە لە زانکۆی سلێمانی کراوەتەوە بەڵێ زۆرن یعنی ئەمە یەکێکە لەوانە کە بتوانین بە هەمومان دەستباری ئەوە بین خوێنەران تاکی کوردی قوتابیەکان ئەوە ئاشناکەینەوە بە کتێب. لێرە قسەیەکی زۆر گرنگ هەیە مەبەستمە کتێب بەرجەستەیە شتێکی مادیە و چێژ و خۆشی بە ڕۆح و بە دەروون ئەبەخشێت. کتێب بۆنی هەیە کتێب لەمسی هەیە کتێب باشترین هاوڕێیە
کە ناتوانێت شەڕ لەگەڵا بکات ئەتوانێت خێرت پێ بدات بەڵام شەڕت پێ نادات ڕوبەڕووبوونەوە لە نێوانی هاوڵاتی و کتێبە ڕوو نادات ئەمە یەکێکە لەو شتانە کە من وا پێم باشە کە هاوڵاتیان خوێنەران بگەڕێنەوەوانێ بۆ لای کتێب و هاوکار بن بۆ ئەوی ئێمە توانین خزمەتی زیاتریان بکەین و بەرهەمی زیاتریان پێشکەشکەین و چاپی جوان و قەشەنگیان بۆ بکەین ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر هاتی زۆر سپاس بە خۆشحاڵیەوە ئەوەی کە ئەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەو کەسانی کە بەشدار بووی تەواوی پێشەنگاکانن یاخود ناوەندەکان زۆر بە گرنگی و بەجی بایەخەوە ئەیانێت خوێنەرانی کتێب دۆستانی کتێب وەکو ئەوی کە ئەم بەڕێزش لەیەکێک لە ناوەندەکانی دەستگای چاپ و پەخشی بڵاوکردنەوە ئاماژی بۆ کرد کە کتێب بیکەینە هاوڕێی ژیانمان هاوڕێی تەمەنمان بۆی بە خۆشحاڵیشەوە ئەوە لە تاوی هەندێک لە کەسانی خوێنەر و دۆستانی کتێبە ڕەنگی داوەتەوە بە ئومێدین زیاتر و زیاتر بێت جا ئێستا ئەگەر ئەم بەڕێزانش کە لێرە بە هەندێک لە کارە دەستیەکان و وەکۆی کە لەوێنەکانی شایبینن هەندێک لە تابلۆ و کاری فۆتۆگرافەرانیش ڕەنگی داوەتەوە خاتونێکی کاری دەستیش بێتە لای من بە یەکێک لە کارەکانی فەرموو بیتە لای من تۆ سڵاو لێ بێتۆم کاتت باش بێت زۆر بە کورتی پێم بڵێ لەبەر کەمی کات بە کورتی وەڵامم دەستکەوێ ناوەندەکەتان تا چەندە دەواازەیەکی گرنگە بۆ خوێنەرانی کتێب دەستخۆشی تەوەری بەرنامەکەتان لە یەکەم بە خێراتنتانەکەم ناوەندی ئەدیبان ناسراوە بە ناوەندی هەرزانی کتێبەکانی زۆر هەرزانە ئێمە لێرە کە هەستاوین بەکردنەوەی پێشەنگایە تەنها مەبەستمانەوەیە گەنجان بکەین بە فێری کەلتوری خوێندنەوە بن دەستکەن بە خوێندنەوە ئەو ئامانجەمان هەیە لە پشتی پێشەنگای کتێبەوە. خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر هاتی یەکێک لە خاتونە دەستڕەنگینیەکانیش بە خۆشحاڵیەوە لەم پێشەنگایە بەشدارە لەبەرەوەی بیرمان نەچێت هەمیشە خانمان توانیویانە بەهێز و باز و بەهرە و توانەکانی خۆیان کارێکی باشی خۆیان لە ژیانیانە هەڵبژێرن و بتوانن بەشداری پێ بکەن لە پێشەنگاکانە سڵاو لێ بێت و زۆر سپاس کارەکانت زۆرن بەڵام باز لە زۆرێک لەو کارانت بکەی کە لە پێشەنگاکان مایشت کردو بابەتی چنینمان هەیە تەتریزی پێ ئەڵێن بە بەکرە دروستیاکەین یا بخوری دروستیاکەین لەسەر قسناقەکانە و کاری ڕێزنەکەین مەدالیاکان کە ناوی لەسەر نووسین و لەگەڵ کاری مۆمایە. پێمت چی بۆ تاوی خانمان کە ئەگەر هاتوو لە هەر بوارێکە پێشەنگن بتوانن بەشداری بکەن بێنە پێشەوە لە ڕاستیە من خۆم ئایتیم تاوا کردووە بەهۆی ئەوی کە مەزراندن نەبوو دەستم کرد بۆ کارە لەبەرەوەی حەز و خولێ خۆم بوو. زۆر سپاسکیانی ئامادەبوونت بە خێر هاتی خۆشەویستان فەرموو تۆش وەرە قسەیەکم بۆ بکە بە خۆشحاڵیەوە بەشداربووان زۆر بە گڕوتێنێکی باشە و بەشداری نێوە فیستیڤالەکانەکەن بە کورتی پێم بڵێ کارەکەتان چییە هیواخوازیان پێشەنگایانە بەردەوامی هەبێ سەرەتا بەخێر بن زۆر بە خێراتنی کەناڵەکەتانەکە من بە کۆمەڵە کاری دەستی بەشداریم کردووە لەم پێشانگایە ئەم پێشانگای کاری هونەری و پێشانگای کتێبە و منیش بە تابلۆیەکی هونەریم کتێب و کاری هونەریم ئاوێتی یەکتر کردووە وەکو ئەوێنێک کە ئەیبینن بەڕاستی ئەم جۆرە پێشانگایە زۆر پێویستە پێشانگای هاوشێوەی ئەم جۆرە بۆ ئەوەی بە تایبەتی ئافرەتان بەهرەکانی خۆیان و توانەکانیان دەربخەن و پشت بە خۆیان ببەستن زیاتر. زۆر سپاس بەخێر بێن. خۆشەویستان ئەمە تاوی ئەو زانیاریانە بوو کە لە زاری تاوی میوانەکانمانەوە لە پێشانگای کتێب و کاری هونەری بۆ ئێوەی خۆشەویستم گواستە و بۆ بینەرانی خۆشەویستی کورسا دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم. دەستخۆش بێتەرزا سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئەم پێشانگەیانە هەمیشە بوونی هەبێت چونکە کتێب بۆ خۆی سوود و تایبەتمەندی خۆی هەیە و ئەو کچە گەنجانە ئەو کەسە بە ڕێزانشی کە لەوێن کە بە خۆشحاڵی و پێشوازی لە خەڵک بکەن و بتوانن ئەو کتێبانی کە لەوێ ئامادەیە بتوانن لە خزمەتی هاوڵاتیانە بێت. دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانن کە ئەمڕۆ ڕاستەخۆ لەگەڵمانە بووی. خۆشەویستان تەواوی بڕگە و بابەت و تەوەرەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە سوودی هەوبێ بووی ئێوەی خۆشەویست هیوای تەندروستێکی باش و ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین خواتان لەگەڵ.